لە درێژەی چالاکیەکانی خوێندکارانی زانکۆی سلێمانی و بە هاوکاری ڕێکخراوی ئینگۆ خوێندکارانی بەشی ئەندازیاری هەستان بە ئەنجامدانی فستیڤاڵی بەهاری خێرخوازی کە تێیدا چەندین جۆر لە خواردن و کاری دەست نمایش کرا. فستیڤاڵەکە پێکرێت لە چەند بەشێک کە بریتین لە خواردنەکە لەلایەن خوێندکارانی کۆلێجی ئەندازیاری و ئامادە کراوە، هەروەها لەگەڵ ئەوەش کۆمەڵێک سپۆنسەر بەشداریان کردووە، لەگەڵ ئەمەش کاری هونەری و تابلۆی هونەری ویشی دەستی لە خوێندکارەکان ئامادەیان کردووە و لێرە دەفرۆشرێتەوە و دەچێتە سندوقی فستیڤاڵەکەەوە و پاشان پێشکەشەکرێت بە خانین و جوانانی سلێمانی. و ئەم فستیڤاڵە زیاتر بۆ پەرەپێدانی کاری خۆبەخشی و خێرخوازی لە نێوان خوێندکارانە کە بەڕاستی چینێکتن بێیوە بوون لە داهاتویان بە شێوەیەک، بەڵام ئێمەمانەوێت کارێکی وا بکەین زیاتر بتوانن بە کاری خێرخوازی خۆبەخشی تۆخوان بەرەو پێشەوە بەرن و ئایندێکی گەشتیان هەبێ. سەرۆکی زانکۆی سلێمانی کە ئامادەی فستیڤاڵەکە بوو ئەم جۆرە چالاکیانەی بە هەنگاوێکی گرنگ زانی. ئەمڕۆ کارەکانی خوێندکارەکان لە مەرحەلەیەک تا مەرحەلەی پێنج زمانبینی بەڕاستی هەموو ئەو میوانانی کە هاتن سەردانیان کردن بەسەر سوڕمانەوە لە کارەکانی خوێندکارانیان نەڕوانی و ئێمە بە ناوی سەرۆکایەتی زانکۆی سلێمانیەوە دەستخۆشیان لێ یەکەین. بەشداربوویەک باسی لەوە کرد ئەم جۆرە چالاکیانە ئەو پەیامە بەخشێت کە خوێندکاران خەمی کۆمەلگایانە و هەوڵی ئەوە ئەدەن خزمەتێک بگەێنن بە دەوروبەر. ئەم چالاکیە گرنگەکەی لەوایە کە خوێندکار ئەڵەیە کە من لە ناو زانکۆ جگە لەوەی کە خەریکی پرۆسەی خوێندنی خۆم خەمی کۆمەلگەکەمە ئاگام لە دەرەوەیە ئەتوانم چۆن خەمی بخۆم، چۆن پلانی بۆ دابنم، چۆن ئیشی بۆ بکەم و کارێکی زۆر باشە و لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتی ناو خوێندکارەکان و بەشە هەندەسیەکانەوە ئیسفادەیەکی زۆر لە خوێندکارەکانەکە هەم مامۆستاکان لەگەڵ خوێندکارەکانە پەیوەندی دروستەکەن. فستیڤاڵی بەهاری خێرخوازی بۆ ساڵی دووەمە ئەنجام دەدرێت کە تێیدا خواردن و خواردنەوە و کاری دەست و ئیشی هونەری نمایش دەکرێت بە مەبەستی فرۆشتن و قازانجەکەی لە ڕێگەی خێرخوازیدا دەبەخشرێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.